خۆشەویستەکانم ڕۆڵی مامۆستا زۆر گەورەیە لە پەروەردەکردنی نەوەی نوێ. ڕۆڵی مامۆستا زۆر گرنگە. من دوو بەسەرهاتان بۆ ئەگەڕمەوە لەسەر ڕۆڵی چاکی مامۆستا و لەسەر ڕۆڵی خراپی مامۆستا. بیرم دێ لە ساڵەکانی تقریبەن 78 ئەو کاتە ئێمە پۆلیسی سەرەتایی بووین. بیرم دێ مامۆستایەکمان هەبوو لە کاتی شاغرا کە دەرچوین، ئەو کاتە یعنی با بڵین دەرس نەبوو، ئەو مامۆستایە ئەو ڕۆژە هات وەکو بڵێ دەرمان کاتە دەرەوە هەندێک نەسیحەت و ئامۆژگاریمان بکە. بردینێ دەرەوە. ئەو مامۆستا بەڕێزە لە ئەو کاتە لە کفری بووین لە قوتابخانەی غۆفران، لە ساحەکەیە کۆی کردینەوە تەلەبەکان فێری تاراتگرتن و دەستنوێژگرتنی کردین، یعنی چۆن خۆمان پاک بکەینەوە، چۆن دەستنوێژ بگرین. طبعا ئەوە بووە سەرەتایەک بۆ من کە لە شتەکان تێبگەم. زۆر کاریگەری بوو لەسرم. زەمانە ڕۆیشت ئەلحەمدولیلا زۆرف گۆڕا و من لەخوا بەزیابێ گەیشتم ئەم حاڵەی کەتیایم لە ساڵی 2004 جارێکی تر من گەڕامەوە بۆ کفری، بەس بە مامۆسایی چوومە مزگەوتی حاجی مەدحەت لە کفری. ئەلەبێ پرسیاری ئەو مامۆسایەم کرد، وتم ئەو مامۆسایە لەکوێیە؟ وتیان وەڵڵاهی ئەو مامۆسایە وا تۆ باسیەکەی ئێستا بە تەمەنە زۆر و دوکانی بایعی هەیە، ینی خەریکی وەکو چۆن بڵێ بایعی تەوزیعەکە. منیش چووم بۆ دوکانەکەی تەماشام کرد، لەناو دوکانەکەیە خەریکی ئارد دابەشەکە و ئەوانە. ئیتر چوومە بان سەری سەلام لێ کرد کە منی بینی بە عەمامەی سپی و بە جوبەوە، هەڵ ساڵە بەردەم و زۆر ڕێزی لێگرتم و ئەمانە. وتی تۆ مەعین مامۆستا تازەکەی وە هاتووی بۆ یعنی با بڵین بۆ مزگەوتە؟ وتم بەڵێ. وتم مامۆستا من هاتووم تایبەت بۆ لای تۆ، چونکە ئەمەی کە من تیایم یەکێک لە هۆکارەکانی ئەم ڕێگایی کە من گرتومەتە بەرکە ڕێگای با بڵین دینداریەتیە تۆی. وتی من دەستی کرد بە گریان، بەتەمەن بوو مامۆستا لەو کاتە. وتی چۆن من؟ وتم بەڵێ بەبیرم دێ لە ساڵی 78 تۆ فێری دەستنوێژ و تارات و ئەو شتانت کردین، لەوانەیە خۆت لەبیرت نەمایە، بەڵام من لەبیرمە بە جوانی. مامۆستا زۆر معجب بوو و ئەزانم لەو کاتە مامۆستا تۆزێ ساردیش بوو لە مەسەرەی عیباداتە. ئەو قسەی من وای کرد مامۆستا ڕۆژی جمعە بینیم مامۆستا هە لە مزگەوت، ماوەیەکی بەسەرا تێپەڕ بوو. ئەو کاتە فۆرمی حەجیان دابەشە کرد، منیش بەهۆی ئەوە لە کفری ئەو کاتە وەکو بەرپرسی زانایان بووم و ئەمجا هەندێک ئەوقافیش سەلاحیاتی پێدا بووم، فۆرمەکانیان بە من دابوو تەوزیعمە کرد. دابەشم کردە سەر خەڵکا لە ئەخیرا دوو فۆرم لە لامما مامۆستا دای لە دەرگا، من نەمزانی طبعا ئەوە دەرگام کردەوە تەماشام کرد ئەو مامۆستایەتانێ. ئیتر زۆر خۆڵکم کرد و هێنامە ماڵ و وتی وەڵڵاهی ڕاستی بۆ فۆرمی پڕکردنەوەی حەج هاتووم. وتم وەڵڵاهی دوو فۆرم ماوە لەلام، یەکێکی بۆ خۆم داناوە و یەکێکیشی بۆ کەسێکی تر وعدم پێداوە، ئەوەی وا بۆ خۆم دامناوە بۆ تۆ پڕێکەمەوە. جا بۆ مامۆستا پڕم کردەوە و سوپاس بۆ خوا چەند نەفەرێ نایان هاتەوە، یەکێک لەوانە مامۆستا بوو، چوو حەجی کرد و سوپاس بۆ خوا بە ئیلتیزامێکی تەواوە مامۆستا گەڕایەوە لای خوای پەروەردگار، یا ڕەبی خوا لە گوناحی خۆش بێ. یعنی بەڕاستی زۆر جێی دڵخۆشی بوو. هەر بە هەمان شێوە نمونەی مامۆستایەکی خراپتان بۆ دێنمەوە. لە ساڵی 83 پۆلی ئەو کاتە لە کفریەوە نەقل بووبووم بۆ کەلار، باوکم لە عسکەری هارب بوو ماڵمان باری کرد بۆ کەلار. طبعا کفری مەدرسەی کفری و قوتابخانەی کفری زۆر ملتەزم بوو ئەو کاتە، بەڵام کەلار هەرکێ بۆ خۆی بۆ لە ڕاستیە ئەو کاتە ئاوا بوو. جا کە هاتمە کەلار تەماشای پۆلم کرد، هەرکێ بۆ خۆیەتی هەمووی ڕێزمە، یعنی جۆرێک لە شەقاوە بوون، یعنی زۆر عەجیب بوو تەلەبەکان. مدیری مەدرسەکە مەسئولی منەظەمەی کەلاریش بووی حزبی بەعسی ئەو کات. منیش تەلەبەیەکی زۆر ملتەزم بووم لە ڕاستیە بە خوێندن و ئەوانەوە، یعنی هەوڵمەدا دائیمەن وەختەکان ئەو وەختانی کە یعنی تەلەبە مەشغوڵ یعنی خەریکی یاریە دەرەچێتە دەرەوە، من خەریکی خوێندن بووم. ڕۆژێکیان لە دەرسەکانت مامۆستا تۆزێ درەنگ هات، من خەریک بوو دەرسەکە مراجعە کردەوە، کەوامە کرد تەماشام کرد، سرم بەرز کرد و دوای 10 دقەیەک سێرم کرد کەس لە پۆلا نەماوە تەلەبە. لە عەقڵی خۆمەوەم زانی مامۆستا و توێتی دەرچنە دەرەوە، من وا تێگەیشتم، بۆیە منیش دەرچوومە ناو ساحەکە
هەر کتێبەکە دەستمە بۆ مراجعەمە کرد لە کاتی مراجعەکە تومەزە مدیری مەدرسەکە هاتووە ئەوان هەمویان بینویانە تەماش خەریکی کتێبەکەم تینەکرد سێرم کرد هەموو تەلەبەڕای کورۆتە ژوورەوە لە پۆلە تەنها من ماوم لە دەرەوە مدیری مەدرسەکە لەم دەرگای پۆلەکەی هەوەستاوە من کتێبەکە بەدەستەوە مراجعەمە کردەوە ئیتر ئەو مامۆستایە کە چوومە ژوورەوە هاتم چمە ژوورەوە مامۆستا بە شەقات پێمە شەقێکی دا لە ئەژنۆم تا ئێستا ئاساری ئەو شەقەی مامۆستا لە ئەژنۆمە ماوە لە ژیانما ئەو جارە مامۆستا لێمی داوە لە ژیانما ئەو جارە مامۆستا لێمی داوە چونکە من شتێکم ناکرد کە ینی لە دڵما ما بەڕاستی تا ئێستش لە دڵما ما ئیتر ئەگەر ئەو مامۆستا ما بێ خوای گەورە هیدایەتیدا ئەگەر نەشما بێ خوا لە گوناحەکانی خۆش بێ بەس مەبەستم ئەوەیە کە سەیرچی ئاسارێکی لە 83 من ئەو ئەسەرم لەبیر نەچووە یعنی ئەو مامۆستای ئەیتوانی کە بە شەرتێک یعنی من لەو تەلەبانە نەبووم کە هاروهاج بم یا جۆرێک یعنی ئەسڵم باوەڕ ناکەم مامۆستا بێرایە بەرامبەر بە تەلەبە هاروهاجەکان هەر قسەی بکردایە بەڵام سەیرەکەی بەرامبەر بە من ئەو تەسەڕوفە ناشرینەی کرد کە هۆکارەکەش من نەبووم هۆکارەکەی تەلەبەکانی تر بوو بەڵام ئەبوایە مامۆستا مەسەلەن محاسبەشی میکردایە بردایە بۆ ئیدارە و یعنیان هەر لەو شوێنە بیوتایە بۆ هایت دەرەوە بە شەرتی ئەو هەموو پۆلەکە لە دەرەوە بوون یعنی بەڕاستی مامۆستا قودوەیە سەرمەشقە ئەتوانێ ببێتە قودوەیەکی چاک و شوێنەواری قودوە و سەرمەشقە چاکیەکەی بمێنێ لە دڵی قوتابیەکانیە بۆ هەتایە و ئەتوانێتیش ببێتە سەرمەشقێکی خراپ و هەر بە هەمان شێوە ئاسار و شوێنەوارەکەی ئەمێنێ لە دڵی قوتابیەکانیە بۆ هەتایە خوای تەعالی لە گوناحمان خۆش بێ